لە پارێزگای هەڵەبجە هەموو ئامادەکاریەک کراوە بۆ پێشوازیکردن لە جەژنی قوربان و ڕۆژانی پشوو و گەشتیاران. لیژنەکانی ئەمنی و ئابووری بەردەوام چاودێری بازاڕ و شوێنە گشتیەکانەکەن تاوەک هیچ فرۆشیارێک دۆخەکە لە بەرژەوەندی خۆی بەکارنێنێت نرخ لەسەر کاڵا و شمەک زیاد بکات. لیژنەی هاوبەشی قایمقامێت ڕۆژانی عەرەفە و ڕۆژانی جەژن بەردەوام چاودێری بازاڕەکەین بۆ مەسەلەی کوالیتی خواردن و بۆ مەسەلەی هەڵبەستانی نرخەر هاوڵاتیەک نرخ بەرز بکاتەوە سەرپێچی بکە سزایین بە سزادانی غەرامە یا بە وەکووە و ئیجراتانی کە لە ڕێنمایی لیژنەی هاوبەشی قایمقامێتە یەکەین بەدەر لەوەش ڕۆژانی جەژن لەگەڵ لیژنە هاوبەشەکانی تەندروستی لیژنە هاوبەشەکانی پۆلیس و ئاسایش سەردانی شوێنە گەشتیارەکانەکەین. هەوڵەکانی حکوومەت بۆ باشترکردن و ڕێکردنەوەی موچەی موچەخۆران لە چەند مانگی پێش و تاوەگەستا کاریگەری باشی لەسەر بازاڕ داناوە بە وتەی خاوەن دوکان و فرۆشیاران بازاڕکردنی هاوڵاتیان جیاوازترە لە جەژنەکانی پێشوو. لە ڕووی ئابرێەوە تەبان فەرقی کردو بە جیاواز لەگەڵ جەژنەکانی پێشووە ئەمە شۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی پێم وایە کەمێک لە سیستەمی موچە و پاشەکەوتی موچە گەڕاوەتەوە بۆ خەڵکی هۆکارێکی سەرەکیە بۆ ئەمە هیوادارین حکوومەت بتوانێت زیاتر بەتاوی یاخود پاشەکەوتەکە بگەڕێنەوە بۆ خەڵکی بێگومان بازار جوڵەی زیاتر تێکەوێت و گەشەی ئابووری پەرسەندوتر دەبێت. بۆ چاودێریکردنی دۆخی گشتی پارێزگای هەڵەبجە و ناوچە گەشتیاریەکان پۆلیسی پارێزگای هەڵەبجە هەموو ئامادەکاریەکی کردووە. ئێمە وەکو هێزەکانی پۆلیس پیلانی خۆمانمان هەیە بۆ ڕۆژانی جەژن کە بڵاوکردنەوەی مەفرەزەکانی پۆلیسە لە هەموو شوێنەکان بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی ئاسایش و هاتوچۆ و سەرجەم هێزە ئەمنیەکانی ترکە لە ناو پارێزگاکەیان جێگیرن و پیلانەکەمان ئەوەیە کە لە سەیرانگاکان پۆلیس جێگیر بکرێت لەگەڵ تیمەکانی هاتوچۆ و ئاسایش و ئەو لایەنانەی ترکە پێویستن لە سەیرانگاکانە هەبن وەکو گەشت و گوزار و تەندروستی ئەوانە و لە ناو شاریش لە بازاڕ و لە پارکی گشتی لە شوێنەکانی در مەفرەزەی هاوبەشی لێ دەبێت بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن جەژنێکی خۆش بەڕێکن. تەواوی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لەلایەن لیژنەیەکی تایبەت لە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەڵەبجە و تەندروستی و پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی ناوخۆ و ئاسایشەوە ئەپارێزرێت. ئامادەکاری گشتی کراوە بۆ پێشوازیکردن لا گەشتیاران وەکەوەشی چاوەڕێیەکرێ ئەم جەژنە بەهۆی گۆڕانکاری لە دۆخی ئابووری هاوڵاتیان ناوچە گەشت و گوزاریەکانی هەڵەبجە زۆرترین گەشتیار بەخۆیەوە بینێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.